محەممەد بادین با بفەرمێت. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. ربنا آتنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ئەندامانی بەڕێز و خۆشەویستی کۆنگرەی حوتەمی یەکگرتووی ئیسلامی کوردستان، ئامادەبوانی بەڕێز خوشکان و برایان، جەماوەری شەرەفمەندی کوردستان تێکڕا، السلام عليكم ورحمة الله. إن أريد إلا الإصلاح ما استطعت وما توفيقي إلا بالله عليه توكلت وإليه أنيب. أود رسمي قلتوكتانا لسرتاي هەڵکردنی چاکەیەوە، لەسەرەتای هەڵدانی ئاڵاکەیەوە لە 6/2/1994 ئیسلاحمان ئەوێ، ئیسلاح بە هەموو مانافراوانەکەی، چاکسازی ڕیشەیی، هەموو بوارەکانی چاکسازی، لە تاکەوە تا کۆمەڵگە تا دەستگا و دامەزراوەکانی دەوڵەتداری. مەستەتەعت بەو ئەندازەی ئەتوانین، بەو ئەندازەی لە توانامانە هەیە. وما توفيقي إلا بالله. پشتیوانمان لەو پرۆسەیە، لەو شۆڕشە، لەو کارە تەنیا خوایە. پشت بە خوا، بە تەوفیقاتی خوا، تەنیا بە پشتی خوا، بە سەربەخۆیی بڕیاری یەکگرتوو ئەو هەنگاوانە ئەنرێ. عليه توكلت، تأكيد بۆ باسی تەوفیقی خوایی. جارێکی تر تەوەکولمان لەسەر خوایە، پەنامان خوایە. ئەخوازین خوای گەورە دەستمان لێبەرنا، پشتیوانمان بێ بۆ ئەو پرۆسەیە، بۆ ئەو هەڵمەتە، بۆ ئەو هێرشە، بۆ سەر بەرەی گەندەڵی، خراپەکاری، فەسادی جۆرا و جۆر لە تاکێکە تا لە کۆمەڵگا، تا دەسەڵات و سیستەمی حکومڕانی. هەرچی نوقسانی هەیە، هەرچی خراپەکاری هەیە، ئێمە لەگەڵی نین و میکانیزمی چاکسازی و ڕاستکردنەوەی ئەو لار و خواریە ئەرکی ئەمێ و استراتیژێتی ئەمەیە و کاری ئەمێ. إليه أنيب راپۆرتی کۆتایی ئەم ئەرکە بەخوا ئەدەین، بۆ لای ئەو ئەگەڕێینەوە. خەمی ئەوێمانە، خەوی قیامەتمانە. وەختی ئەخوازین گەلمان سەربەخۆ بێ، ئەخوازین نیشتیمانمان ئازاد بێ، ئەخوازین عەدالەت بەرپا بێ، ئەخوازین مافی ئینسان پارێزراو بێ، ئەخوازین ئازادی بەرقەرار بێ، خەمی قیامەتمانە. و ئەمانەوێ لە قیامەتە پاداشتەکەی وەرگرینەوە. ڕەنگە لێرە نەتوانین و نەکرێت و بەرمان نەکەوێ پاداش وەرگرینەوە. وەختێ خەمی کۆمەڵگەمانە، خەمی چاکسازیمانە لە کۆمەڵگا، خەمی ئەخلاق و بەها باڵاکانی کۆمەڵگەمانە، هەر لەوەش پاداشمان لەخوا ئەوێ. وەختی ئەخوازین تاکی کۆمەڵگەی کوردەواری، تاکی کورد فکری سەلیم بێ، فکری ڕاست و ڕێک بێ، عەقیدەی دامەزرا و دوور لە خورافات و وەهمیات بێ، سلوک و ئەخلاقی پەسەند بێ، ڕەوش بەرز بێ، بەهای ئینسانی تایە باڵا بێ. ئەخوازین ئینسانێکی دروست بێ،
قسە و کردەوەکانی وەکو یەک بێ کارەکەین پەروەردە لەسەر ئەوە ئەکەین گەنجەکانمان کوڕ و کچەکانمان لەسەر ئەوە پەروەردە ئەکەین ئەوەشمان هەر پاداشمان لای خوا ئەوێ و بۆ لای ئەو ئەگەڕێینەوە و ئەمانەوێت لەوێ سەربەرز بین لێرە دەرەنجامەکەی خێرە دەرەنجامەکەی ئەوەیە کە ئەیبینی بەو جوهدەکەمەوە بەو توانە سنووردارەوە یەکگرتوەکان توانیویانە مەناخێک کەشوهەوایەکی ئەخلاقی ڕەوشبەرزی متمانە دروستکەن لەو شوێنانەی لەو جێگانەی لەو مەجالانەی کە بواریان پێدراوە ئومێد دەکەین کە پرۆسەی ئیسلاح وەچوون بەرەو ئامانجەکان هەروە بە پشتیوانی خوای گەورە لە ئاستێکی بەرز و باڵا بێ و ئێمەش بتوانین عاملێکی ئیجابی بین کارکتەرێکی دروست بین و پەسەند بین لای خوا و بتوانین دڵی میلەتەکەشمان خۆشکەین و شتێکی ئیضافە بکەین بە گەلی خۆمان کە ڕەنگە بە ئێمە ئاسانتر بێ فکری میانە ڕەوی دژایەتی تونڕەوی و پەڕگیری خەمی ئایندەی گەنجەکانمان خەمی ئەخلاقی گەنجەکانمان خەمی شناسی ئەخلاقی گەنجەکانمان ئەرکێکی گەورەیە ئەرکێکی گەورەیە یەگرتو هەڵی گرتووە و ئەیکاتە ئەرکی خۆی وەسپاس بۆ خوا تا ڕادەیەکی باش ئاسەواری ئەو سەرکەوتنە و ئەو دەستکەوتانە دیارە بەڕێزان ئێمە لە یەکگرتووی ئیسلامی کوردستان لە کۆنگرەی حەوتەمیدا سپاس بۆ خوا بە مەراسیم و ئاهەنگێکی برایانەی قەشەنگ لە ئاستێکی باڵا هەموو ئەو گرە و تەحلیلات و پێشبینیانەی کە ئەکرا و ئەوترا وتی وتی تیا ئەکرا و خەڵکێک ناحەز پێی خۆش بوو وا دەرچێ و دۆستەکانیش دڵە ڕاوچێیان بوو قەلەقیان بوو داخۆ کۆنگرەکەیان چۆن ئەگرن یەکگرتووەکان لەم کات و ساتا لەم بارودۆخە هەلوو مرزە نوقسانە چۆن یەکگرتوو ئەوێرێ کۆنگرە بگرێ چۆن ئەوێرێ دەستکاری دەسەڵاتی باڵای حیزب بکە چۆن ئەوێرێ ئیدعا بکە کە من ئەمەوێ چاکسازی بکەم لە خۆشمەوە دەست پێ بکەم سپاس بۆ خوابینیتان هەموو ئەوانە چۆن لە بەردەمی ئیرادەی بڵندی ئێوە و لە بەردەمی هیممەتی بەرزی ئێوە و لە بەردەم نەفەس و هەناسەی پاکی براو خوشکانی ئێمە هەموو وەکو بڵخی سەر ئاو دەرچوو هەموو بە درۆ دەرچوو ئومێد دەکەم گەلی ئێمە بە تایبەتی نوخبەی سیاسی و ڕۆشنبیری کورد دوای 22 ساڵ لە تەمەنی یەکگرتوو وەکو خۆی بناسێت یەکگرتووەکان وەکو خۆیان بناسن بەس خۆیان ماندوو بکەن بە مڕاهەنات و بە گرەوی دۆڕاو یەکگرتووەکان وەکو خۆیان بناسن تاوەکو بزانن چۆن مامەڵەیان بکەن تاوەکو بتوانن توانەکانیان بەگەڕ بخەن تاوەکو بتوانن شەراکەتی یەکگرتوو بکەن یەکگرتوو نابێتە پاشکۆ ناتوانێ ببێتە پاشکۆ یەکگرتوو بۆ ئەوە دروست نەبووە پاشکۆی کەس بێ یەکگرتوو پێشڕەوە یەکگرتووەکان بۆ پێشڕەوی گەلی خۆیان هاتوونە مەیدان یەکگرتوێتی یعنی شەراکەت یعنی هاوبەشی یعنی ئەتراف بەویتر یعنی ڕێزگرتن لەویتر لە دراوسێکەمان دراوسەی سیاسیە دراوسەی دینیە دراوسەی
نەتەوەییە هەموو دراوسەکانی یەکگرتوو بەڕێز و خۆشەویستن حەقی جیرانەتیان هەیە لەسەر یەکگرتوو بۆیە یەکگرتوەکان لەبەر خوا و لەبەر ئەو پەروەردەیەی هەیەیانە لەبەر خاتری ئەو فکرە میانەڕەوەی هەیەیانە دۆستن لەگەڵ هەموو لایەک بەڵام نابنە پاشکۆی هیچ لایەک خۆشەویستان بێگومان نەخشە و بەرنامە پرۆژە دوای پەسەندکردنی پەیڕە و پرۆگرام بەرنامەی ئەمینداری یەکگرتووی ئیسلامی بەرنامەی سەرکردایەتی نوێی یەکگرتووی ئیسلامی ئەبێتە پابەندی بەو پەیڕە و پرۆگرامە پابەندبوون بەو پەیڕە و پرۆگرامەی کە پەسەند کراوە ئەکرێ بەعزێکی پێویستی بە زیادە لێکۆڵینەوە و زیادە شیکاری ببێ هەندێک پێویستی بە دەستکاری لە ڕووی زمانەوانیەوە ببێ ڕەنگە پێویستی بە میکانیزم دۆزینەوە و ئالیەت ببێ هەموو ئەوانە ئەرکی سەرکردایەتیە کە ئەنجامی بدا بەڵام لە چوارچێوەی ئەو پەیڕەوە کە ئەو پرۆگرامە کە پەسەند کراوە بۆیە ئومێد دەکەین کە بتوانین لە خولی حوتەمە سەرکەوتوانە ئەم پەیڕە و پرۆگرامە پەسەند کراوە کە بەسپاسەوە لە خلالی ساڵێک بە لیژنەیەکی بەربڵاو و بە ئیش و کارێکی بەردەوام ئەنجام دراوە و چەندین جار کۆبوونەوەی لەسەر کراوە و تا گەیشتوێتە ئەو ئەنجامەی ئەمڕۆ لە بەردەستی ئێوایە بۆیە ئەو هەموو ڕەنجەی لەگەڵ کێشراوە و کاری لەسەر کراوە تاوەکو ببێتە بەرنامەی نوێکردنەوەی یەکگرتوو بەرنامەی ئاراستەیەکی باشتر بۆ یەکگرتوو تا ببێتە هاوسەنگی لە کاروبارەکانی یەکگرتووە چ لە ناوخۆیە وەکو جەدەلی داعوە و سیاسەت و جەدەلی دەڤەرەکان و جەدەلی ناوچەکان و جەدەلی توێژ و چینەکان یا لەگەڵ دەرەوەی یەکگرتوو لەگەڵ ساحە سیاسیەکە لەگەڵ ساحە ئیقلیمی و هەرێمایەتیەکە لەگەڵ هێز و دەوڵەتە زلهێز و نێونەتەوەیەکان ئەو هاوسەنگیە بە ئاستێکی دروست و پێویست ئەنجامەدرێ و سوپاس بۆخوا ئێمە شتێکی نوێ ناهێنین غەیری گەڕانەوە بۆ پەیڕە و پرۆگرام و خێری ئیدامە و درێژەدان بەو ئینجاز و دەستکەوتان و سەروەریانەی کە ئەنجام دراون پابەندی بە پەیڕە و پرۆگرام و ئەرچی ئەمەیە پەرەپێدان لە خولی داهاتووە وەکو خولێکی تا ڕادەیەک ڕاگوزەر بۆ گەیشتن بەو ئامانجەی کە ئەمانەوێ تەحقیق ببێ جەدەلێکی چەند ساڵی هەیە لەسەر مەسەلەی داعوە و سیاسەت بەعزێ نمونەی دوور و نزیکیش هەیە لە ئەنجامدانی جیاکردنەوەی کاری داعوی لەگەڵ کاری حیزبی ئەو جەدەلە لە یەکگرتووە لە سەرەتاوە وجودی نەبوو بەڵام لە خلالی ئیشکردن و بەردەوامی لە چەند ساڵی پێشوە دروست بووە ئێستا ئێمە لەو پەیڕە و پرۆگرامە ئالیەتیان داناوە بە شێوەیەکی جوان بۆ بەهێزکردنی پسپۆڕی و گرنگیدان بەو ڕەهەندانەی کە پێویستن کە تایە ئەو بوارانە هەم جیا کراوەتەوە هەمیش بە شێوەی هەماهەنگی لەگەڵ یەکتر ئیش و کاریانەکەن بۆیە لەم خولا ئەرکمانە کە ئەو مەسەلەیە بە جددیتر ڕێک و پێکتر ئەنجام بدەین بەڕێژان
یەکگرتوو لە بەردەمی بارودۆخێکی ناهەمواری ئابووری و داراییایە وەکو هەموو لایەنەکانی تری کۆمەڵگەی کوردستانی، بەڵام حەقمانە خەمی هەموو بخۆین و خەمی موچە و بوجە و بژێوی هاوڵاتیانی کوردستان لە ئەولەویەتی خەمەکانمان بێ. یەکگرتوو وەکو هەموو خەڵکی کوردستان لە بەردەمی هێرشی ناڕەوای داعش و ئەو هێزە تاریخ ویستە دڵڕەشانە کە هێرش ئەکەنە سەر گەلی ئێمە، نیشتیمانی ئێمە، و خۆشبەختانە مەردانە و قارەمانانە پێشمەرگەکان بەرەنگاریان بوونەتەوە. لێرەوە لە کۆنگرەی حەوتەمەوە سڵاو و ڕێز و تەقدیر ئەنێرین بۆ هەموو ئەو سەنگەردارانەی کە ئەو پێشمەرگە بەڕێزانەی کە پاسەوانی شوناس و نیشتیمان و کەسایەتی گەلی کوردستانەکەن. دەستیان خۆش بێ و هەر بژین و خوا پشتیوانیان بێ. یەکگرتوو لە بەردەمی گرفتی ناوخۆی حاڵەتە سیاسیەکایە ئەبێ ڕۆڵی ببێ، ئەبێ خەمی بخوا، ئەبێ وەکو ئەرکی خۆی کە درێغیشمان نەکردووە، وەکو تاک، وەکو دەستگای قیادی، وەکو جەنابی ئەمینداری یەکگرتوو مامۆستا محەممەد فەرەج کە لە فترەی خۆیان درێغی نەکردووە لە مەسەلەی ئاشتەوایی ساحەی سیاسی. بەڵام ئێمەش لە ئەرکی خۆمانە ئیدامەی ئەو بەرنامە ئەدەین بە شێوەیەک کە بتوانین ئەم ناتەباییە، ئەم ناکۆچیە دابڕین لە تاریخ، دابڕین لە عوقدەی تاریخ، دابڕین لە شەخسەنە، لە تاکە کەسی، لە مشکلەی ئینسانەکان، بیبینە سەر مەسەلەی حاڵەتی ملەتی ئێمە چی ئەخوازێ، ڕوو بە چی ئەچین، تەحەدیەکان چین، دەرفەتەکان چین. ئێمە لە بەردەم ئەم تەحەدیانە کە گەورەترین تەحەدی ناکۆچی ناوخۆییە، ئەبێ ئەوەنە دەستەوسان بین، ئەبێ بە حاڵەتی سیاسی، نخبەی سیاسی ئەوەندە بێمنەت بێ لە ئایندەی ئەم ملەتە، ئەبێ ناتەبایی، ناکۆچی شەخسەکان، ناکۆچی حیزبەکان بگاتە ئەو ئاستەی کە دام و دەستگای حکوومەتی هەرێم کە ئومێدی هەموو کوردستانی گەورەیە، باشووری کوردستان ئومێدی هەموو کوردستانی گەورەیە، بەو شێوە پەک بخرێ، دام و دەستگاکان لە کار بخرێن، سومعەی هەرێمەکە تێک بچێ لەبەر ناکۆچی لایەنە سیاسیەکان. یەکگرتوو ڕاشکاوانە لەگەڵ حاڵەتی سیاسی، لەگەڵ نخبەی سیاسی، لەگەڵ حیزبە سیاسیەکانی کوردستان ئەدوێ و مامەڵە ئەکا و ڕاشکاوانە پێیان ئەڵێ کە حەقتان نییە و ناشتوانن و نابێ ئەوا یاری بە مقدەراتی ملت بکەن و بەو شێوەیە لەبەر بەعزێ مەسەلەی خۆتان، لەبەر ناکۆچیەک یا مشکلاتێک کە هەیە، هیچ مشکلەیەک قابلی محاڵ نییە حەلەکەی، هەموو مشکلەیە قابلی حەلە. ئێمە ئینشاءالله ئەبینە عاملێکی ئیجابی و ئیدامەی بەرنامەی ئاشتەوایی نیشتیمانی ئەدەین و بەردەوام قورسایی کەسایەتی خۆم و یەکگرتووی ئیسلامی کوردستان بەکار ئەهێنین بۆ ئەوەی ئەم ناکۆچیە و ئەم ناتەباییە درێژە نەکێشێ و بمان پەردەژێتە سەر ئەرکەکانمان بەرامبەر تەحەدیاتی زۆر و زەبەنەی کە هەیە لەسەر حاڵەتە لەسەر هەرێم و بتوانین ئەو دەرفەتانەی کە ئەگەری هەیە و تا ڕادەیەکیش مەلامیح و دیارەکانی دیارن لە هەموو لایەکەوە بتوانین
بە یەکماڵی بە ڕێکخستنەوەی ناوماڵی کوردی ڕوبەڕوویان بینەوە. بۆیە یەکگرتوو ئینشاءڵڵا لەو مەجالە درێغی ناکەین و بەردەوامە بین. بەڕێزان، فکر و ڕۆشنبیری مەسەلەیەکی ئینسانیە، پەیوەندی بە ئاستی مرۆڤەکانەوە هەیە. بەڵام ئێمەی یەکگرتووی ئیسلامی کوردستان شانازیەکەین بەوەی کە فکر، ڕۆشنبیری، نوێکردنەوەی فکر لە ناو یەکگرتووە تا ڕادێکی باش فرسەتی پێدراوە و لە سەرەتاوە دەستگای تایبەتیشی بۆ دانرابوو و قەڵەم بەدەستەکان ناز و ڕێزی تایبەتی خۆیان هەبوو. ئێستش کە کارمان زۆر بووە، ئیش بەربڵاو بووە، ڕەنگە تا ڕادەیەک فرامۆشی ئەو لایە نەکرابێ، بەڵام ئەگەڕێنەوە سەر ئەو ڕاستی کە فکر و ڕۆشنبیری پێویستە گرنگی زۆری پێ بدرێ، چونکە بیرکردنەوەی دروست ژیانی دروست و سەرکەوتنی باش بەدەستەهێنێ. لایەنێکی تری گرنگ کە بەداخەوە ناتوانم فرامۆشی بکەم کە ڕەنگە هەڵەیەکی تەکنیکی بێ زیاتر لەوەی کە مەقسوود بێ لە هەڵبژاردنی سەرکردایەتیە، کە سوپاس بۆ خوا یەکگرتووەکان سەرکردەکانیان هەمووی خاوەنی ڕۆشنبیری ئیسلامین، بەڵام پێمان خۆش بوو زانا وەکو مەلای کورد، وەکو جەمسەری بوژانەوەی ئینسانەکانی کوردستان و تاریخ نووسی دانەری تاریخی گەلی کوردستان، پێمان خۆشە و بەردەوام زانا وجودی ببێ لە مرکزی قەراری یەکگرتووە. بەڵام ئەم جارە دقەتمان کرد ئەنجامەکە وا دەرنەچوو و ئەو فرسەتە نەدراوە بە یەکێک لەو زانا بەڕێزانەی کە خۆیان کاندید کردبوو. ڕەنگە ئیشکالەکە باسی کەمی مەقعدەکان و زۆری کاندیدەکانە کە ئەوە خاڵێکی ئیجابیە کە خەڵکمان زۆرە و کادری لێهاتوو بە توانەمان زۆرە، بەڵام ئەوە پینەی ئەوە ناکە کە یەکگرتووەکان ئایا بە بێنازی خوانەکە بە دوودڵی ئەڕوانە قودرات و تواناکانی زانایان، یا وەکو بۆ نەهاتنێک، وەکو کەم تەوفیقیەک مامەڵە لەگەڵ ئەو مەسەلە کراوە. چونکە سوپاس بۆ خوا زاناکانی ئێمە شانازی ئێمەن. یەکگرتووی ئیسلامی یەکێ لە مەفاخیر و شانازیەکانی ئەوەیە خاوەنی کۆمەڵێکی زۆر لە زانای پێبوو و شارەزا و متەوازن و هاوسەنگ و سەرکەوتوو لە کاریانە و بێبەڵا و بێ مشکلە لە کوردستانە. ئەوان جەمسەری ئیسلاح و جەمسەری میانەڕەوین. هەموو کوردستان هەست بەو حەقیقەتە کە مەلاکانی یەکگرتوو زانایان لە یەکگرتووە جێگای شانازی و سەروەری ئەمن. بۆیە لێرەوە من لە جاتی ئەو خەتە تەکنیکیە ئیعتیزارەکەم بۆ برایان و خۆشەویستان زانایان. و بێگومان بە ئالیەتی پێویست و دروست ئەوە تعویز دەکەین و چارەسەریەکەین. ئەگەرچی ئەوان چاویان لە پۆست نییە، بەڵام ئێمە ئیشمان بە ئەوان هەیە. بەڕێزان، حاڵەتی ئیسلامی لە کوردستانە سوپاس بۆ خوا کۆنە لە پشلەکانەوە هەیە. پێشتریش بزافی ئیسلامی، بوونی ئیسلامی لە کوردستانە، شناسی ئاینی کوردستان لە حوجرە و مزگەوتەکانەوە بوونی بووە و شۆڕشەکانی کورد هەموو پێشڕەوەکانی لە زانا هەڵکەوتوەکانی گەلەکەمان بوون.
بەڵام لە چلەکانەوە کە شێوازی کارکردن گۆڕا حرەکەتی ئیسلامی کاری ئیسلامی هاتە ناو و ڕابوونی ئیسلامی کەوتە چنینەوەی خەڵکی لێهاتوو و کادری لێهاتوو بۆیە لە چلەکانەوە بوونی ڕابوونی ئیسلامی لە کوردستانە هەیە لە هەشتاکانەوە بە شێوەیەک لە شێوەکان نەوعێک لە دابەشبوونێک دروست بوو لە ڕووی ئیهتیمام بە چەکداری یا بێچەکی کاری مەدەنی یا کاری سیاسی یا کاری عەسکەری ئەوە مەسەلەیە کە هەمووتان ئاگاتان لێیەتی بەڵام خۆشبەختانە لە چەند ساڵێکی زۆرە لە 2000ەوە ئەو مەسەلەیە تەواو بووە و هەموو پێکەوە هەموو لایەنە ئیسلامیەکانی کوردستان پێکەوە لە کارێکی سیاسی مەدەنیە ئیشەکەین و هەموومان حیزب و لایەنی ئیسلامیمان هەیە و کاری ئیسلامیمان پێکەوە هاوبەش و هاوکارە بۆیە لە خولی داهاتووە تەواوکاری ئەو هەنگاوانەکەین کە نراون بۆ مەسەلەی نزیکبوونەوەی ئیسلامیەکانی کوردستان و چنینەوەی هەموو ئەو توانە و تاقە و لێهاتنانەی کە لە دەرەوەی لایەنە ئیسلامیەکانیش بوونیان هەیە گرنگە کە ئەو خەمە یەکگرتوو لە هەموو لایەک زیاتر هەڵیگرێ ئەوەش مانێوانی ئەو لایەنانەی تر خەمی ئەوەیان نییە بەڵێ ئەوانیش دەست پێشخەریشیان بووە و هەمومان پێکەوە لە یەک ستافاین بۆ ئەوەی کە هەنگاوەکانی ئەو هاوبەشی و هاوکاریە زۆرتر بەرەو پێش ببین و هاوسەنگیەک بە حاڵەتی ئیسلامی کوردستان بدەین کە بتوانێ بۆ خۆی بەرەیەک بێ بۆ خۆی وجودێکی ببێ خزمەت بە ساحەی سیاسی کوردستان بکە خزمەت بە حرەکەتی ئیسلاح بکە لە کوردستانە بەبێ ئەوەی پاشکۆی کەس بێ یا دژی کەس بێ یا سەنگەر لە کەس بگرێ هاوسەنگی لە پەیوەندیەکانمان لەگەڵ وڵاتان و لایەنانی دەرەوەی هەرێمی کوردستان لە بەغداوە بیگرە تاوەکو ئێران و تورکیا و دەوڵەتە کاریگەرەکان لەسەر حاڵەتی سیاسی و قەوارەی بوونی کوردستان ئێمە وەکو یەکگرتوو هەر لە سەرەتاوە هاوسەنگیمان پاراچووە و سەنتەری جەمسەری حرەکەتمان بەرژەوەندی گەلەکەمان بووە و زۆر جاریش لەبەر ئەوە دەستمان ناوە بە بەعزێ لە بەرژەوەندەکانی خۆمان وەکو حیزب لەگەڵ دەوڵەتانی هەرێمی وەکو پێویست هەماهەنگی و تێک بەینخۆشیمان هەیە بەڵام نە لەسەر حسابی مافی ڕەوای گەلی کوردستان لەو بەشانە یا لەو وڵاتانە و بە دیاریکراوی لەگەڵ دەوڵەتی تورکیا قسەمان ئەوەیە کە حیزبی ئاک پارتی لەگەڵ ڕێز و حرمەتمان بۆ خۆیان لە وڵاتی خۆیانە هەچی بەباش ئەزانن لە مەسەلەی کرانەوە لە مەسەلەی کاروبارەکانیان جێگای تەقدیرە هەنگاوی باشنرا کە ئێمە سوپاس بۆ خواوەکو یەکگرتوو دەستمان بوو لەو پێشەکە بەڵام لەگەڵ ئەوەشا بەداخەوەین کە ئەمڕۆ لە ناو کوردستانی تورکیا شەڕ و ئاژا و مەشاکل هەیە و ئێمە لەگەڵ ئەوە نین و هەوڵیشمان بۆ ئەوەیە کە بە زووترین کات ئەو پرۆسەی کرانەوە و ئاشتەواییە بەگەڕ بخرێتەوە و ئێمە کاری ئیجابی بکەین لەو زەمینە و لەگەڵ گەلی خۆمانی لە هەموو پارچەکانی کوردستان بێگومان ئێمە لە یەکگرتووە تاقات و توانای زۆرمان هەیە سوپاس بخوا کادری یەکگرتوو هەموو پێبوو لێ هاتوون ئەوە شانازیە و جێ ئیفتیخارە و
و هەمووشیان حەزیان لێ لە ناو یەکگرتووە جێ دەستیان دیار بێ جێ پێیان دیار بێ شتێکی باشە شتێکی ئیجابیە بەڵام دیارە پۆستەکانی حیزب خاستن پۆستە باڵاکان دیاری کراون بۆیە لە هەڵبژاردنە یا لە شتێکا کە ئەکرێت لە ناو حیزبە ڕەنگە کەمی پۆستەکان نەهێڵێ کە هەموو کەس دەوری خۆی ببینێ بۆیە لە خولی نوێ و لە پەیڕە و پرۆگرامیشا دیاری کراوە کە بە جددی مەجال ببێ کە بۆردی ئێستیشاری و بۆردی پسپۆڕی شارەزایان دروست بکرێ و تواناکانی هەموو ئەو بەڕێزانەی کە بۆیان ڕێنەکەوتۆ لە ناو پۆستەکان یا لە ناو دەستگا کانە ببن لە خلالی ئەو بۆردانەوە بتوانن دەوری تەواوکاریان ببێ و تواناکانیشیان بە فیڕۆ نەچێ و ببێتە بەشێک لە بڕیاری یەکگرتوو و مەشروع یەکگرتوو بۆیە لێرەوە پەیمانی ئەوە دەین کە بۆ ئەو هەدەفە بکۆشین و لە سەرکردایەتی بە جدیتر لەسەر ئەوە کارەکەین کە ئەو توانا و تاقانەی کە هەیە و بەشیان یا بەریان نەکەوتووە پۆست ئەبێ پشتگوێ نەخرێن لە برایانی دێرین لە خوشکانی دێرین لە کەسی لێهاتوو پسپۆر لەو کەسانی کە خاوەنی شەهادە و توانان و ئەتوان دەوری باش ببینن لاوانمان قوتابیانمان گەنجەکانمان جێگای شانازیمانن و ئەکۆشین کە ئەگەر وەکو وتمان ئالیەتەکە وایە کە کەمتر توانراوە هەرچەند بانگەشەشمان کرد و پێشمان خۆش بوو خوێنی نوێ و کەسی گەنج بێتە سەرتر بەڵام سواز بۆخوا لەبەر زۆری کادرەکان و کەمی پۆستەکان نەکرا ئەو هەدەفە تەحقیق ببێ بۆیە ئەبێ ڕێگەی تر بگرینە بەر بۆ بەگەرخستنی توانەکانی گەنجەکانمان و بە تایبەتی توێژی قوتابیان و لاوان هەروەک هەموو لایەک ئەزانین خوشکانی ئێمە گەورەترین بەشی کارای نەوعی یەکگرتوون خوشکانمان بە سەرپۆشەکانیان بە جوهد و تێکۆشانەکانیان بە کۆڵنەدانیان بە بێنازی تەحملکردنی بێنازیان زۆریان تەحمل کردووە و زۆر ئەگەر دروست بێ کەلیمەکە بڵێم تۆ غوبنیان توش هاتووە ڕەنگە مەقسوود نەبوو بێ بەڵام بازێکی کلتور و سەقافی کۆمەڵایەتی بێکاریگەر نییە بازێکی ئالیەت نەدۆزراوەتەوە بەڵام ئینشاءڵڵا خوشکانی ئێمە ڕۆڵیان نرخێنراوە و براکان چاک پێ ئەزانن و چاک ئەزانن خوشکانیان چەندە جێگای شانازیانن بۆیە ئەکۆشین لە خولی تازە زۆرترین سوود لە توانا و لێهاتنەکانی خوشکانمان ببینین و ئەوانشیان کە بۆیان نەکراوە پۆستیان دیاریکراو ببێ ئینشاءڵڵا بەو شێوەی کە وتمان بە بۆردی پسپۆڕی و ئیختیساسی کاریان پێ ئەکرێ و دەوریان پێ ئەبینرێ بەڕێزان ئێمە چەند ڕۆژێکی ماوە ڕوو بە ڕەمەزانە چین ئەو ڕەمەزانە پیرۆزەی ئەو بەرەکەتەی کە دڵەکان ئەشواتەوە هەڵسوکەوتەکانمان سەقلەکە هاوسەنگێکە و کۆمەڵگە بەگشتی ئارامە بێ ڕۆژوو ئەگرێ کۆمەڵگە ڕۆژوو ئەگرێ کۆمەڵگەی کوردەواری کۆمەڵگەیەکی خواناس و ئیمان دروستە یەکگرتوەکان لەزەتی زۆرمان لە ڕەمەزان بینیوە و زۆریشمان دیوە کە زۆر جار دڵەکانمان بە ڕەمەزان ئاسوودەتر بووە بۆیە لە پێشوازی ڕەمەزانە پیرۆزبایی هاتنی ڕەمەزانەکەین و ئومێدەکەین کە بتوانین پێکمانەوە ڕەمەزانێکی پڕ لە بەرەکەت
ببینە سەر و هەموو ئەو ئاسوودەیی و بینخۆشی و چاکبوونەوەی ناو ماڵی کوردستان و ڕێک و پێککردنی بژێوی و موچە و ژیانی خەڵکانی ئێمە لەم هەرێما ئینشاءالله بەم بە بەرەکەتی ئەم ڕەمەزانە بەرەو باشتر بچێ و کۆتایی بە هەموو نەهامەتەکان بێت و سەرکەوتنی گەورە بۆ گەلەکەمان بۆ پێشمەرگە قارەمانەکان بەدەست بێت. وەکو تێبینی دڵخۆشم بەوەی کە یەکگرتووەکان بە عەمەلی وەڵامی خەڵکە دەنەوە و بەردەوام ئومێد دەکەم کە هەوڵ بدەین بە عەمەلی شت بکەین، وتی بە عەمەلی جواب بینەوە. جوابی قسەیی گوتاری خەڵک زۆرە قسەکە کردەوە کەمە. وتیان بادینان و سۆران شەڕیانە ئەمڕۆ بەیانی لەتە بێ. بینیتان برایەکی بادینانی 800-700 دەنگ ئەهێنێ لە کاتێکە دەنگەکانی دەڤەری بادینان 300 دەنگە. برایەکی سلێمانی 700-800 دەنگ ئەهێنێ لە کاتێکە دەنگەکانی ئەوان لە دەوری 500 و شتێکایە. ئەمە وەڵامە، ئەمە دەمکوتکەرە، زیاتر لەمەی ناوێ. ئێمە بەکردەوە شتەکان بکەین. یەکگرتووەکان خەڵکمان فێر کردووە بەکردەوە لەگەڵیان بدوێین. بۆ ئەوی وەختان زۆر نەگرم، جارێکی تر وەکو دوێنێ عەرزم کردن، سوپاسێکی بێپایان و شایان بە مەقامی شکۆداری جەنابی مامۆستا محەممەد فەرەج پێشکەشەکەم، چونکە تابلۆی جوانی یەکگرتوو، جوانی کۆنگرەکەی یەکگرتوو بەو هەڵوێستا و بەو هەنگاوە جوانتری کرد. خوا لێی وەرگرێ، خوای گەورە عیزەتی بپارێزێ و جەزای باتەوە و پاداشی زەحمەتی ئەو ساڵانەی کە ساڵانێکی پڕ لە زەحمەت و پڕ لە ئاڵۆزی بوو و بە درێغی نەکردایە و خوای گەورە لێی وەرگرێ. و بەشەکەی خۆشم من زۆر سوپاس دەکەم و خوای گەورە موفەقی کا و هەمیشە ئاوا عەتا و جوانی لێ ببینین. هەر تەواوکاری ئەو تابلۆیە بوو مەسەلەی بوونی کاندیدی تر بوو ئەمینداری. ئەوە بەڕاستی بۆ جوانکردن نەبوو، حەقیقی بوو. بینیتان ڕکابەریەکی جدی بوو و نەبوو بڵێ بەڕاستی سیناریۆیەک بێ و تەرتیب کرابێ بۆ ئەوی فێڵ لە خەڵک بکەین یا چاوبەست بکەین لە خۆمان. نەخێر، دوو سێ برا بە تەواوی توانای خۆیان، بە تەواوی ئیرادەی خۆیان حەزیان بوو و لە خۆیانە ڕابینی کە ئەمینداری یەکگرتووی ئیسلامی کوردستان بن لەو خولا بە مافێکی سروشتی و تەبیعی خۆیان ئەزانین و شتێکی باش و تەبیعیشە. و هەر ئالیەتەکە خۆی پەسەندکردنی و بەجێهێنانی خۆی یەکێکە لە هەنگاوە جوانەکانی ئەو شیعارە کە هەموو کەس هەڵیەکا و کەم کەس بەجێ ئەهێنێ کە دیموکراسیە. بۆیە پڕ بەدڵ سوپاسیان دەکەم کە لەگەڵم هاتن لە پرۆسەی کاندیدکردنە و بە جوانی و مەردانە نەتیجەکەشیان قبول کرد و پیرۆزبایی ئەوان وەکو هەموو برایانی تر و گەرمتریش پیرۆزباییان لێ کردم
و استعدادیان دەربڕی کە هاوکارم بن بۆیە جێگای سوپاس و تەقدیرە و ئینشاءڵڵا هەروە ئەیان بینین پێکەوە یەکگرتووی هەمومانە و کەسیشمان لێ زیاد نییە و پێکەوە توانین ئینشاءڵڵا کاروانی یەکگرتوو بەرەو باشتر و پێشتر ببین بە ئومێدی خوا و بە پشتیوانی خوا بە هاوکاری هەموو لایەک. جارێکی تر لێرەوە ڕاستەوخۆ لەگەڵ هەموو گەلی کوردستان سڵاو و ڕێز و تەقدیرە نێرم. سپاس بۆ هەموو لایەک بۆ هەموو ئەو بەڕێزانەی پیرۆزباییان لێکردین بە تەلەفۆن یا بە بروسکە پیرۆزباییان کرد دەستخۆشیان لێ یەکەین سوپاسیان ئەەکەین. ئێمە هاتین و دەین بۆ ئەوەی بەشێکی زیندووی شەراکەتی حاڵەتی سیاسی کوردستان بین و هاتوین و دەین بۆ ئەوەی تەواوکاری ئەو پرۆسەی ئاشتەوایی و یەک ماڵی کوردیە بین و شتێکی ترمان پێ نییە غەیری خێر و چاکە بۆ گەلی خۆمان. سوپاسی هەموو ئەو خۆشەویستانە ئەەکەین کە بە دیارمانەوە ئەم دوو ڕۆژە دانیشتن لە بەردەمی شاشەی تەلەڤیزیۆنەکانیان هاوڕێمان بوون و ئەندامی ئەم کۆنگرەیە بوون. زۆر سوپاسیان ئەەکەین. سوپاسی هەموو ئەو لیژنانە ئەەکەین کە هاوکار بوون لەم ئیشە چ ئەوانەی کە ئیداری کۆنگرەیان کرد بە سوپاسەوە ماندووبوونیان زۆر کێشە و چ ئەوانەی لیژنەی خزمەتگوزاریەکان لیژنە ئەمنیەکان بە تایبەتی کارمەندانی ئاسایش و پۆلیس کە ڕۆلی جوانیان بینی لە خزمەتکردنی کاروباری کۆنگرە. سپاس بۆ هەموو لایەک سپاس بۆ ئیعلامی و ڕاگەیاندکارەکان چ ئەوانەی کە ڕاگەیاندنی دەرەوەی سپێدە چ ئەوانەی لەگەڵ سپێدە بەردەوام بوون. سپاس بۆ هەموو لایەکیان بۆ هەمووتان بەخۆشی بتان بینین. دوعای خێرمان ئەوێ ڕەمەزانێکی پیرۆز یەکگرتوویەکی گەشە سەندوو ئینشاءڵڵا و بەرەو سەربەخۆیی گەلی کوردستان. سپاس بۆ هەموو لایەک وەسەلام عەلەیکوم وەڕەحمەت الله. مسافری کەم هەوار و جێ دەرئەتاوێ بزانی کە مسافری کەم هەوار و جێ لە هەندەونەنێن ئەوە بهارە گولانێ ڤی وڵاتیل دەمەکێ فەر دەرگەهێ ژین و خەباتێ سپێدە شەڤا مەهاتە دەر خێر و بێرە ناو جواتێ هەر بژین دەست پێ کۆڕێ بەر. زۆر سوپاس بۆ مامۆستای خۆشەویست. ئێستاش داوا لە ئەندامانی سەرکردایەتی یەکگرتووی ئیسلامی کوردستان و دەستەی چاودێری دەکەین بفەرمون بۆ سەر منەسا. ئەندامانی یەدەگی سەرکردایەتی و دەستەی چاودێریش بفەرمون. گەرئەتاوێ بزانی کە مسافری کەم هەوار و جێ گەرئەتاوێ بزانی کە مسافری کەم هەوار و جێ لە هەندەونەنێم بڕوانە کاکە بەرەو ئاسۆکشێ لە هەندەونەنێم بڕوانە کاکە بەرەو ئاسۆکشێ گەرئەتاوێ کرمکن اندام تلبیجاتی انجمن سرکرداتی یەکگرتووی ئیسلامی کوردستان پیرۆزبایی استافێنی 35 ئەندامی دکەین کو ئەڤە دەستەیە ئەنجومەنی سەرکرداتی یەکگرتووی ئیسلامی کوردستانە. داخوازش کاک ئیسلام کەشانی دکەین بێت دو کۆپڵە هۆزانە في هالكفتي ومراسم آهنگا دماهية يا هفتمين كونگري يقردو إسلامي كردستان پیشکش کرد. کم هوار و جه گرأتاوه بزانی که مسافری کم هوار و جه نهنگوننم بروانا. السلام عليكم ورحمة الله وبركاته.
پیروزباهی همی جماعت کردستان کین نیسان پیروزباهی الوان ماموستاین برزد کین و امین دارین کین دبیجم ای کمین هناسا جیانه اجبری تو بی ای یگرتو اجبری تو بی هناسل جیانه هات ببرین بلبل جباغ راستی هات بون فرین برزبون همی هست و حزب بریندارت کرن هیوی و آزادی کفنت کرن اجبری تو بی مل دریای کا والا و بی آف ملوانیت کرن اجبری تو بی مل سحره کا بی الند روژن خوانیت کرن اجبری تو بی مل آزادی کا زندان کری جانت کر لو رب هبونا تا جان ایکم هناسه هل کشوش کیفان دا گازین کرو گوت از یگرتوما از ایدی بخوشی و بدم جاندن از ایدی بخوشی و بدم جاندن ای یگرتو خوزی من شابه هالبسته که بنویسم و بحث حجه کرنا تبکم ادبتن تجي بزاني الدمي نفسيني بينوس الرفن لا برد قرمجن الدمي اخفتني عاشق لالد بن حست زهاد بن ابتني بعشقك تجي هيفيكا بيدي ماهيد بيجن يقرتو يا جوان تراست ريزاني ديبوتا تشينين قلن فياني تا دماهيا افيجياني بس هيفي دارين تبي بزاني بوتد نویسین اوی هوزانه خوشترین پیف لناف بخشانه جوانترین کبال لجیهانه درشترین نام لجیانه هجی پیروزیاتنا چنکی تو سلطانه بو دلا تلیدانه بو هبونه تویانه بو روحی تجیانه ای یگرتو یا اسلامیا کردستانه نوکجی فرمون گل سرودک پلکفتا هل بجارتنا انجمن سرکرداتی گرتو اسلامی کردستان کده تا گوتنش لا استرام بیش خلیل شکرالی داخازش اندامت نی سرکرداتی که این توسیق بدواوا لبروا استرام بیش اگر اشتا پیشوا گرونه کدالت ما مستان توسیق بدواوا اگر ازیت نبید من لا يقرت بالكروانك بشوبي والله من لا يقرت بالكروانك بشوبي وقرست بامرودين هروت براكاني زوبي وقرست بامرودين هروت براكاني زوبي پیاوی ئایندەوم مێژوو تامڕێ بازە سەر نەخەین پیاوی ئایندەوم مێژوو بین تامڕێ بازە سەر نەخەین چەندە بێ ناز و مەندوو بین بەڵێن مەندایە گرتوونی چەندە بێ ناز و مەندوو بین بەڵێن مەندایە گرتوونی بەڵێن مەندایە گرتوونی کەڕاست بووی لەگەڵ خۆدا لە زۆر بەڵایە مەیلانە برا لە خزمەت برانە چەکی کرد بوو بەلانە دەچوە گەڕۆی ئەجدیهانە
خۆنەویست و خوداویست بووین چەندە بێناز و ماندوو بین خۆنەویست و خوداویست بووین چەندە بێناز و ماندوو بین